بەداخەوە زۆر جێگاکە ئێمە دەچین بۆ ئەو شۆنانە دەبینین کە نەفەت ڕژاوە هەتا جۆگەی بەستووە دێتە خوارێ ژینگە پیس دەکا ئاو پیس دەکا ئەو ئاوە کە دەچێت بۆ ناو زەویەکانمان ئیستفادەی لێ دەکەین ئێمە بۆ باخ بۆ زەوی هەتا باڵندەی ئیستفادەی لێ دەکەن لەو ئاوە کە پیس بۆ کە نەوتی چۆتە ناوی ئەوە هەموو ژینگە خرا دەکات. بۆ ئەوەی ژینگەیەکی پاک و تەندروستمان هەبێت پێویستە لەسەر تاکەکانی کۆمەڵگا پاک و خاوێنی ژینگەمان بپارێزین. پاک و خاوێنی ژینگە بە چی ئەپارێزرێت؟ ئەگەر من پاکەتێک پسکیت بکڕم، پسکیتەکەی خۆم قاغەزەکەی فڕێنەیەمە سەر جادا ئەبێ هەڵی گرمەوە. ئەگەر قاغەزی برادەرەکە من بینی هەڵی گرمەوە بۆی ئەویش چاو لە من کات پاشەڕۆک فڕێنەیەتە سەر جادا. دوای ئەوەی کە لە خۆمانەوە دەستمان پێکرد بە پاک و خاوێنی ژینگەکەمان، پاک و خاوێنی چواردەور و کۆمەڵگەمان، ئەنجا باسی حکومە دەکەین. بە حکومە دەڵێن حکومەتی بەڕێز. ئەم کۆمپانیایانە ئەم مەعمەلە پیسانە پێویستە بڕاتە دەرەوەی شارەکان لەبەرەوەی ئێمە لە خۆمانەوە هەوڵمان داوە ژینگەیەکی پاک و تەندروستمان هەبێت. پێویستە ژینگە بپارێزی یەکەمەوە لە زمێری خۆمان کە گەورە ڕژان بۆ پاراستنی ژینگە دەبی منال لە 5 ساڵیوە کە داخلی پەروەردەیەکرێت لە مامۆستاوە کە چکولاتەکی دەدراتی فێری کە چۆن فڕێدە ناو خاشەکەەوە.